ڕێکخراوی قوتابیانی کوردستان بە چەند چالاکیەکی جۆراوجۆر لە گەرمیان پێشوازی لە هەفتەی باڵاپۆشی کرد و خانمانی تازە باڵاپۆشیش دەستخۆشی لە کارەکانی ڕێکخراوی قوتابیان دەکەن. لەلایەن دوو بانخوازی ئیسلامیشەوە باس لە گرنگی و پابەندبوونی خوشکاندکرا بە باڵاپۆشیەوە، دواتریش چەندین خەڵات بەخشرایە خانمانی تازە باڵاپۆش. ئێمە وەکو ڕێکخراوی قوتابیان ناوەندی گەردیمیان هەستاوین بە ئەنجامدانی ئاهەنگێکی خونجیلانە بۆ خوشکانی تازە باڵاپۆش کە ئەمەش بە ئەنجامدانی زیاتری خوشکان و هاتنەوە بۆ سەر ڕێگای ئیسلام و خۆپاراستن لە تاوان و بە ئەنجامگەیاندنی ئەرکێکی خودای گەورە. وە لەم ئاهەنگەدا چەند کار و چالاکێک پێشکەش کرا و خەڵات دابەشکرا بەسەر خوشکانی تازە باڵاپۆشە. بەشداربووانیش وەها چالاکیەک بە گرنگ دەزانن لەم قۆناغەی ئێستایی کوردستاندا کە چەندین هەوڵ هەن بۆ بەلارڕێدابردنی ئافرەتان لەسەر دابوونەریتە جوانەکانی کۆمەڵگەی کوردی کە زۆربەی لە ئاینی پیرۆزی ئیسلامەوە سەرچاوەیان گرتووە. سەرپۆش و باڵاپۆشیش دابوونەریتێکی جوانی ئافرەتان بووە و لە دێر زەمانەوە پێوەی پابەند بوونە. سوپاسی خوای گەورە کەم کە هیدایەتی داوم و بە فەزلی خوای گەورە کردوم بە باڵاپۆشی و هەروەها سوپاسی ناوەندی ڕێکخراوی قوتابیانی کوردستانەکەم، هەروەها هەندەری سەرەکیشم مامۆستا لوبنان دەستخۆشی لێەکەم. خوای گەورە سەربەرز و سەرفرازیکە. پێشەکی زۆر سوپاس ڕێکخراوی قوتابیانەکەم بۆ ڕێکخستنی ئەمە هەنگە بچووکە بۆم خوشکە باڵاپۆشانە. بەڕاستی ئەمەوێت لەوە دەست پێ بکەم کە خوای پەروەردگارە فەرمێ وەلا یبدونە زینەتەهونە. بەڕاستی ئافرەت خوای گەورە کە باڵاپۆشی بۆ داناوە بۆ بەرزڕاگرتنیەتی و بۆ پاراستنیەتی و ئەم جلوبەرگانش بەڕاستی فەزلی خوایە باڵاپۆشی. ڕۆژی یەکی شوباتی هەموو ساڵێک بە ڕۆژی جیهانی باڵاپۆشی ناسێنراوە. لەم ڕۆژەدا لە سەرانسەری جیهان بە چەندین چالاکی جۆراوجۆر یادەکە بەرز دەنرخێنرێت. لە هەرێمی کوردستانیش ڕێکخراوی قوتابیانی کوردستان بە ڕاگەاندنی هەفتەی چالاکی تایبەت بەو یادەوە لە ڕێگەی ناوەندەکانیەوە لە زۆربەی شار و شارۆچکە و قەزاکانی هەرێم ئەو یادە بە چەندین چالاکی بەڕێدەکات.